تەمەنی نزیکەی نیو سەدەیە. هیچ لەبارەی ڕۆژی جیهانی ژنانەوە نازانێت. هەموو تەمەنی خۆی لە گوند بەسەر بردووە، بەڵام لەوە گەشتووە کە دابوونەریتی کوردەواری ئەرک و مافی ئەوی دیاری کردووە. وەک خۆی دەڵێ ئەرکەکانی بەجێ گەیاندووە و لا بەرامبەریشدا بێبەش نەبووە لە مافەکانی. چۆن قەدیم باوباپیرمان چۆن هەردێ ئەم دێ باوباپیری خۆمە چۆن هەر ئاوا دانیشتین تایەنە بەخوایستن حتا بە جەژنی نەورۆزەکانیش ناچین نەکوە جەژنی مافی ژنان و جەژنی قەزا لە گیانم. ژیانی ژن لە گوند جیاوازە، لەگەڵ ئەوەی ئێستا ئەرکەکانی ئاسانتر ڕایی دەبن، بەڵام هێشتا بەخێوکردنی مەڕووماڵات و ژیانی جووتیاری بەشێکی زۆری ئەرکەکانی بۆ ژیانی گوند نشینن. ئەرکەکان تا ڕادەیەک دابەش کراون، پیاوان کاری دەرەوە و ژنانیش ئەرکی ماڵەوە ڕایی دەکەن. قەور و ڕێز و ئەحترامە ئیتر ئەو ڕێز و ئەحترامی لێبووریت و چی داواکاریەکی وەجێ بێریت و ئیتر مافی ژن ئەوەیە لە کوردەواری خۆمانە. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 1970 ڕۆژی 8 مارسی هەموو ساڵێکی بە ڕۆژی جیهانی مافەکانی ژنان دیاری کرد. ساڵانە لە شار و شارۆچکەکاندا لەم ڕۆژەدا چالاکی جۆر بە جۆر بەڕێوە دەچن، بەڵام ژنانی لادێ هەر سەرقاڵی ڕاپەڕاندنی کارەکانی ڕۆژانەی خۆیانن. گەرمیان حەمەیپور NRT گەرمیان.